کەشەم زۆر بۆ دروست بووە، بە تایبەتی لە ماڵی خەسوومەوە. لە ماڵی خەسوومەوە خۆ من هەرچەنە هاوسەرم کۆچی دوایی کردووە، هاتوچۆی مناڵەکان مەکەن. بەڵێ یعنی بەس ئەوەنەم پێوتن هەرچەنە ئێستا و سیارەیەکم پێ تەکسی نییە، باش ئەڵێ مردووی لە برسا ئەم سیارەیە پێ های خۆتەبەی بۆچی مناڵی بۆ ئاگاو لە مناڵەکانی خۆ نییە، بۆچی مناڵی خەڵکیێک گوێزیتەوە. ئەمە بێژگە لە ماڵی خەسووم گراسەکانم بە تایبەتی ئەو ئافرەتانی کە لە تەمەنی خۆمان تەمەنە پیرەکان زۆر احتیادیە، چکە ئەزانم کە کچێکی ئافرەتێکی چۆن و چۆن ئەچمە دەرەوە، بەس ئەوانەی لە تەمەنی خۆمان یا ئەوەی بەغیلیم پێبن کە من پشتم بە خۆم بەستووە، یا ئەوەیە نازان بەزیانەیە من بشکێنەوە تعلیقێکم لێ من قسەی زۆر ناخۆشە بیستم، بە تایبەتی هەموو کۆڵانێکم سیارە بەقاڵانە هەیە ئەچم بە کۆڵانی ئەچم شتێکەکڕم زۆر تانوتە شەلم نییە. ئەڵەن چی بۆ نمونە؟ یەکێکیان بە پیاوە بەقاڵەکەی وتیەوە مناڵە نییە ئەم ژنە هاتوچۆی پێ بکە، سیارەی هەیە هاتوچۆ بە مناڵەکە یقەی چێکە یقەی چێکە بۆ من ناخۆش بەقاڵەکە بەدەم پێکەنینەوە بۆس ئافرەتەیە بەو شێوێ وەکو تەکسی ئیشکە ئەمە هێشتا تەکسیم پێ نییە. یعنی بەجددی من وام هات ئەڵێم لە ڕقی کۆمەڵگە با من بم بە یەکەم کەس هەرچەند یەکەم کەسیش نابم. ئافرەتی ترم بینیوە من لە تەلەڤیزۆن کە ئیشی تەکسیان کردووە، بەس لە سلەیمانی بڕوا ناکەم ئافرەتێکە بە ئیشی تەکسیدا بەڕاستی حەزەکەم. باشە تۆ ئێستا وەکو سیارەکەت پێەیە هاتوچۆ بە مناڵانەکەی هاتوچۆ بە دایکیانەکەی وەکووتت هاتوچۆ بە تەلەبەکەی تا ئێستا ئەمە زۆر باشە ئەیکەیت، یعنی من لەمایە پێچەڵم ئەوەی گوێ بە قسەی خەڵکی مەیە کاتێکە چکە تۆ هەر ئیشە بکەی هەر خەڵکی قسە لەسەرەکەن، تۆ پێشتر وتوتە من گەڕاوم بە دوای ئیشا لە مۆڵەکانە ئێلوانە ئیشێکی شەو دەستکەوتوێ و درەن بیتەوە و کاتە دیسان هەر قسە لەسەرەکەن، جا ئەمەیان کە تۆ ئەم بەشیانت هەڵبژاردووە کە تۆ ئیش بە تەکسی وەکو تەکسی ئیش بکەی، بەڵام سیارەکەت تەکسی نییە، بەڵام ئیش بە کچان بکەی هاتوچۆیان پێ بکەی بۆ مەکتەب و بیانێنی تۆ ئەمە شتێکی زۆر باشە. ئەمە من هەن کە لەسەر ئەمیشە بەردەوام بی، بەڵام کێشەی تەکسی لەوانەیە تۆ وەکو خۆتەڵی کە هاوسەرت نەماوە دایکێکی نەخۆشت هەیە لە ماڵ و مناڵەکانت وردن، ینی بەڕاستی ئەمە ئەبێ وریای ئەوەش ببی کە تۆ کە تەکسیت هەبوو ئەو کاتە تۆ بێ شەوانیش ئیش بکەیت. ئەی ئەم مناڵانش پێویستیان بە تۆیە، ئەی تۆ کاتە نامێنێتەوە بە ڕۆژ هاتوچۆ بە تەلەبە بکەیت، تەمان تەلەبە خۆ دوو شفتە کاتچێ بۆ مەکتەب و دوای شەبێ بێتەوە، ینی بە تۆ دوو جار هاتوچۆی پێ بکەیت کە ئیگەینتە مەکتەب و دوای شەبێ لە کاتی خۆی ئامادە بیت و بیێنیتەوە، دوایی کە هاتوچۆ بە کەسێکی ترەکەی بە هەمان شێوە بێ پابندبی بەو کاتی کە ئەو بۆت دائەنێ، کاتە ڕۆژەکە هەمووی گیراوە. کاتێک کە ڕۆژەکەت گیراوە تۆ بە ڕۆژ مناڵەکانت بەجێهێڵی ئەیکاتە بێ شەو کاتێکت هەبێ بۆ مناڵەکان، یعنی تۆ گەر ئەزانیت ئەم پارەی ئێستا کە دەستەکەوێت لە هاتوچۆی تەلەبە، هاتوچۆی مناڵان، هاتوچۆی دایکەکانیان بووی بە معمیل بۆ خێزانەکانیان، ئەگەرزانی ئەو پارەی لەویا دەستەکەوێت پێداویستی خۆت و مناڵەکان و دایکت دابین ئەکا، ئەمە شتێکی زۆر باشە کە لێرەیە بمێنیتەوە تا مناڵەکانە تۆزە گەورا بن، چکە بەڕاستی مناڵەکانیشت پێویستی بیان بە تۆ هەیە، یعنی تۆ بەردەوام بە ڕۆژ لە ماڵ نەبیت و ئەی شەویش کە ئەگەر ئیشی تەکسی بکەی ئەو کاتە شەویش لە ماڵ نابیت، کاتێک کە شەویش لە ماڵ نەبی ئەی مناڵەکانت کە ئەمەش وەکو دایکێک پەروەردەکەی لەسەر تۆیە، گرنگی پێدانیان لەسەر تۆیە، ئەبێ دایکاتێکی زۆر باش بکەی، چکە زۆر جار با ئێمە واش تێ نەگەین کە کەسێک بە تۆی ئەم ئیشە بۆ تۆ ناشەیتر و بزانی هەمووی ڕقی لە تۆیە، با ئەم بیرکردنەوەیش تۆزێ تێپەڕێنین، جالوانەیە خەمی تۆیان بێ، ئەزان کە ژیانی تۆ قورسە، ئەزان کە ژیانی تۆ ناڕەحەتە، سێ مناڵ و دایکێکی نەخۆش، من ئافرینت لێ یەکەم کە تۆ بە هەستاوی بەرپرسیارەتیت گرتۆتە ئەستۆ و کە ناڵیت پێ محتاجی هیچ کەسێ بن خۆت پێداویستەکانیان بۆ دابینەکەی، بەڵام لە خەمی ئەوەشان کە تۆ گەر تەکسیت هەبێ شەویش دابڕی لە مناڵەکانت، ئێو کاتە مناڵەکانت فەراغێکی زۆر دروستە بێ بۆ مناڵەکانت کە ئەو فەراغەت تەنها تۆ ئەتوانی پڕیکەیتەوە،